بینەرانی ئازیزی NRT ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە بەرنمەیەکی تایبەتدا لەسەر ڕەوشی هاتوچۆ لە هەرێمی کوردستان پێتان دەگەینەوە. لە ئێستادا لەگەڵ قەرەباڵغبوونی شارەکان و خێرایی ئەنجامدانی کارەکانی ڕۆژانە ئەمە وای کردووە مرۆڤ بە شێوەیەکی سەرەکی پشت بە هۆیەکانی گواستنەوە ببەستێت با تایبەتی ئۆتۆمبیل. ئۆتۆمبیل هەرچەندە بۆ ڕاپەڕاندن و ئاسانکردنی ئیشوکاری ئێمەی مرۆڤ دروست کراوە، بەڵام ئەویش وەکو هەر شتێکی تر خراپ بەکارهێنانی ڕوودا و کارەساتی گەورەی لێکەوتوتەوە و دەشکەوێتەوە. گەرباس لە هۆکارەکانیش بکەین، هەندێک دەیگەڕێنەوە بۆ کەمتەرخەمی حکوومەت و هەندێکیش پێیان وایە هۆکارەکە خودی شۆفێرەکان و خراپی ڕێگاوبان و شەقامەکان و زۆربوونی ئۆتۆمبیلە. بە جۆرێکە لە ئێستادا ترسی خنکانی شارەکان و قەتیزبوونی هاتوچۆ لە ئارادایە. با پێی وتەی بەرپرسانی هاتوچۆش لە ئێستادا لە کوردستان نزیکەی 1,100,000 ئۆتۆمبیل بوونی هەیە و ڕۆژانەش ئەم ژمارەیە لە زیادبووندایە، وەک چۆن ڕووداوەکانی هاتوچۆش لە زیادبووندایە و تەنها ڕۆژێک تێناپەڕێت بەبێ ئەوەی گوێبیستی وەرگەڕان و پێکدادانی ئۆتۆمبیل و مردن و برینداربوون و کەم ئەندامبوونی هاوڵاتیان نەبین. لە ساڵی 2008ەوە تا مانگی نۆی ئەم ساڵ لە سنووری پارێزگای سلێمانی و هەولێر 17,425 کەس بە ڕووداوی هاتوچۆ بوون بە قوربانی. لەو ژمارەیەش 1657 کەسیان گیانیان لەدەستداوە. پرسیارەکەش ئەوەیە، ئایا هاتوچۆی کوردستان لا قەیراندایە؟ لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین نەخۆشیەکە دیاری و تەشخیص بکەین و پاشانیش باس لە چارەسەرەکان بکەین. بەڵێ بینەران، بۆ ئەم بەرنمەیەش میوانداری کاک هەڵکەوت عەبدوڵڵا شارەزا لە بواری هاتوچۆ، کاکاروان تاهر خاوەنی پێشانگای ئۆتۆمبیل، لەگەڵ نەقیب بەختیار محەممەد عەبدوڵڵا ئەفسەر لە بەشی ڕاگەیاندنی هاتوچۆی سلێمانی، لەگەڵ کاک گەردون عوسمان شارەزا لە بواری هاتوچۆ، هەموو لایەک بەخێر بێن. بەڵێ بینەران، بێگومان ئێمە پێمان خۆش بوو نوێنەرێکی هاتوچۆی هەرێمیش لەم بەرنمەیە بووایە، بەڵام بەهۆی پابندبوون و ئیلتیزامیان بە دەوامەوە نەیانتوانی لە هەولێرەوە بگەنە لای ئێمە. کاک بەختیار، لە جەنابتەوە دەست پێ دەکەم. سیستمی هاتوچۆ لە هەرێمی کوردستان تا چەند سیستمێکی هاتوچۆی سەرکەوتووە و تا چەند لەگەڵ زۆربوونی ژماری هاوڵاتیان و قەرەباڵغبوونی شارەکان و زۆربوونی ژماری ئۆتۆمبیلەکان یەکی گرتوۆتەوە؟ بڵێ، سپاس بۆ دەرفەتە. هەڵبەتە کاروباری هاتوچۆ لە هەموو دنیادا یەکێک لەو کارانەی کە لە گەشە سندنێکی بەردەوامدایە، بۆیە ناشێت و ناکرێ بواری هاتوچۆ بوارێک بێ چەقبەستوو بێ و کلاسیک بێ و کارەکانی بە هەمان ئەو کارانە بێت کە دەیها سەڵەمەوە پێڕەو دەکرات. لە ڕوانگەی ئەم ڕاستیەوانێ بواری هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا هەنگاوی پێشخستنی بۆ دەدرێت. ئیتر هەنگاوەکانی لە چ ئاستێکدا بێ گرنگ نییە، گرنگ ئەوەیە کە کاری بەردەوام هەیە، هەرچەندە لە ئاستی تموحی هەموو ئەسەسی هاتوچۆ هەموو خەڵکان ڕەنگە بۆ شێوازە نەبێ، بەڵام کۆمەڵێک کار دەکرێت بۆ ئەوەی کە سیستەمی هاتوچۆ سیستەمێکی مۆدێرن بێەوە لەو ئاستیا بێ کە بتوانێت کۆمەڵێک ئامانج بپێکێ، بتوانێت ئامانجی جێبەجێکردنی یاسای هاتوچۆ و چەسپاندنی ئەو یاسایە بە ئەنجام بگەێنێ، هەروەها چاودێریە بکبوو لەسەر هەڵسوکۆت و سلوکێتی بەکارهێنەرانی شەقام بە گشتی و شۆفێران بە تایبەتی لە هەمووی گرنگتر کار لەسەر ئەوە ئاکرێت کە چۆن زیاترین باری سەلامەتی بۆ هاوڵاتی فراهەم بکرێ کاتێکە شەقام بەکاردێنێ. بۆیە دەبینین هەنگاوی جیاواز لێرە و لەوێ بە ئەنجام دەگەێنرێ. ئەگەر دەرفەت بدەن بە خێرایی چەند هەنگاوێکی کورت بەو حکومی کە بەڕێزت باسی ئەوەت کرد ئاستی سیستەمی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا، ئەو کارانی کە دەیبینین لەسەر شەقامەکان، بۆ نمونە کامێرەکانی چاودێری خێرایی، ئەو کامێرانن کە چاودێری هەڵسوکەوت و سلوکێتی شۆفێر دەکا بە حکمی ئیلتیزامیان بە ڕێژەی خێرایەکان کە خێرایی یەکێکە لە دەردەکوشندەکان لە بواری ڕووداوەکانی هاتوچۆ. بەدەرەوە ئەو کارانی کە دەکرێت لە بەرفراوانکردنی تۆڕی ڕێگەپانەکان کە ڕەنگە لە ئاستی زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیلەکان نەبێت، بەڵام کاری بۆ دەکرێت. کارێکی تریش هەیە ئەوەیە کە ئێستا دوایەمین کاروە لە ئەجندەی کاری حکوومەت لە بواری هاتوچۆدا ئەوەیە کە سیستمی فڕۆکە بەکاربێنێت لە ڕووداوەکانی هاتوچۆ و گەیشتن بۆ شوێنانی کە مستعسین بۆ نمونە. ینی ئێستا لە کاتی ئێستادا دوایمین زانیاری کە بەدەستمان گەیشتووە فڕۆکەیە گەیشتووە کە فڕۆکەیەکی هەلیکۆپتەرە و لە ئایندێکی زۆر نزیکتا دوانی تر دەکا و لە ئێستادا ئەفسەرانی ئێمە کۆمەڵی هەڵبژێردراون و لە قۆناغی مەشقان بۆ ئەوی لەم ڕۆژەوانەیە بتوانین زیاترین کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکانی هاتوچۆ و چاودێریەکی ورد لەسەر ڕەوش و سیستەمی هاتوچۆ بکرێت. بەڵێ کاک بەختیار، ئێمە یەک بێگینە سەرەوە باسانە، چ لە کامێراکانی چاودێری بێت، چ لە بەکارهێنانی فڕۆکە بێ بۆ ئاسانکاری هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ کارمەندانی هاتوچۆ. لە ئێستادا هاتوچۆ لە هەرێمی کوردستان کار بە چی یاسایەک دەکات؟
ئێمە لە هەموو هەرێمی کوردستان و لە سەرانسەر عێراقیشدا بێگومان کار بە یاسای هاتوچوی ژمارە 86 ساڵی 2004 دەکەین لەو ئەو یاسایە کە دەکرێت بڵین لە سەردەمی ئەو سەردەمەی کە پۆڵ بریمەر حاکمی مەدەنی عێراق بووە دیارە درکیان بۆ کردووە بۆ حکمی کە لە وڵاتی خۆیان بایەخ زۆر بە گواری ترافیک دەدرێت یەکێک لەو یاسانی کە دەستکاری کرا بە شوەیەکی بە پەلە یاسای هاتوچۆ و ڕەنگە یاسا هەبێت تەمەنی زیاتر بێت لە نێو یاسای سزادانی عێراقیدا تەمەنی زیاتر بێ بەڵام دەستکاری ئەوە نەکرا ئەمەیان بە بایەختریان زانیوە پێشتر بە یاسایکی تر کار دەکرا تەمەنی نزیکەی 30 ساڵ بوو ئێستا ئەم یاسایە توانیوێتی معالەجەی هەندێک لە هەفەوات و هەندێک لە کەم و کورتەکانی یاساکانی ڕابردوو و لە قەدەر توانایەکی هەنووکەی ئەم قۆناغیا بێ بەڵام لەگەڵ تێڕوانینمان لەسەر ئەوەی کە سەرنجمان هەیە لەسەرەوەی کە کەم و کورتی هەیە لەو یاسایە و پێویستە ئەوی ژارێکی تر کراوە بۆی هەموار بکرێتەوە جارێکی بێگومان کار بۆ ئەو دەکرێت هەڵبەتە موسسەی هاتوچۆ بۆ حکمی کە ڕۆژانە کۆنتاکتی هەیە لەگەڵ شۆفێرەکانەوە بۆ حکمی کە حەدەسەکان کە ڕوو دەدەن وامان لێ دەکات ئەندێشە و بیرکردنەوەمان زیاتر بوروژێت بۆ ئەوەی کار لەسەرەوە بکەین کە چۆن لەگەڵ ئەو ڕەوشەیە مامەڵە بکەین بێگومان ئەگەر هەر یاسایەک ئەگەر لە گۆڕانکاریی بەردەوام نابێت دەبێتە یاسایکی کلاسیک و لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمان ناگونجێت بەڵێ کاک بەختیار هاوڵاتیان بەگشتی و شارەزایانی شتێبینی ئەوە دەکەن کە بواری هاتوچۆ یاخود بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ینی داهاتیان باشە ینی چۆن بڵێ بەکاربەر نین بەرهەمیان زیاترە ئەم بەرهەمانە سیرەکەیت ئەم داهاتانە لە سوودی ڕێگاوبانەکان لە قازانجی هاوڵاتیان یاخود لە قازانجی و بەرژەوەندی خودی بەڕێوەبەرایەتەکان بەکار ناهێنرێت ئایا ئەمە هەستناکی کەم تەرخەمیەکە یاخود فرامۆشکردنیەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێم خۆشەوە پرسیارت و پێم خۆشە ڕوونکردنەوەی لەسەر بدەم ناکرێمە بە شێوازێکی مطلقی بۆ کارەکان بڕوانین ڕەنگە هاوڵاتی لە دەرەوە زۆر بە ئاگای نەبێ لە وردەکاریەکانی موسساتی هاتوچۆ و کاری موسسەکان نییە مرج نییە چیان پێ بیخەنە سەر سفرە و بیخەر بەردەمی هاوڵاتی ڕاستە لە ڕوانگەیەکی شەفافانە دەکرێت هەندێک حاڵەت هەیە بخرێت بەڵام پێم خۆشە ڕوونکردنێک لەسەرەوە ئەوە بدەم بۆ شێوازە نییە کە سەرانسەری داهاتی هاتوچۆ لە خزمەتی بواری پەرەبێدانی بۆ کەرتی هاتوچۆ نەبێت نەخێر بۆ شێوازنیە ئەو کارانی کە پێویستە لە ڕێ ئەو داهاتە فراهەم دەکرێت بۆ نمونە ئێستا دوایەمین کار کە بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆ دەیکات کار لەسەر ئەوە بکەن کە سیستەمێکی نوێ فراهەم بکەن لە گۆڕەپانەکان و لە ناو شاری سلێمانی و یاخود لە ناو سنتەری شارەکان بە شێوازێکی گشتی ئەوەیە کە هاوشێوەی سیستمی GPRS بێت هەڵبەتە سیستمی GPRS لای جنابتان معلومە کە کورتکراوی گلۆپل پستیشن سیستم چاودێریەکی ورتر لە ڕێی تەکنۆلۆژیا بۆ سەر ڕەوشی هاتوچۆ دەکرێت ئەمە لە ڕێی داهاتی هاتوچۆیی دەکڕێت ئەو کەرستانی کە موسسەی هاتوچۆ بەکاری دێنێ هەر لە ئۆتۆمبیلەکان هەر لە هێماکانی هاتوچۆ هەر لە سێتەکانی ترافیک لایت هەر لەو کارانەی تر بێگومان ئەویش هەر لە داهاتی هاتوچۆ کردرا بەڵام ڕەنگە ئەمە بەشێکی کەمی داهاتی هاتوچۆ بەکاربهێنرێت بۆ گومانی تێدانی ئێمە ناڵین لە سەدا سەد لە ئاستی طموحی ڕەوشی هاتوچۆ و خەڵکا بێ بەڵام بەو شێوازش نییە کە بەڕێستان بۆ نمونە ئەگەر نەقلی وچەنەزەری هاوڵاتیمان وا کردبێت کە هیچ شتێک ناکرێت یاخود سەرانسەری داهاتەکە لە بواری هاتوچۆیان سەرکرێت وانە دێمەوە لای جەناب کاکەڵکەوت جەناب تەنۆک و شارەزایەکی بواری هاتوچۆ وەکو پێشتری ئاماژەم پێدا هاتوچۆ لە هەرێمی کوردستان بوارێکە لە ڕێگای تۆمارکردنەوە لە ڕێگای تازەکردنەوەی چه ساڵانەی ئۆتۆمبیل بێت چه مۆڵەتی لێخوڕین بێت چه سیستمی سزادان و غەرامە بێت کە لە ئێستادا لە ڕێگەی کامێرەکانی چاودێری و پێما بێداهاتێکی باشی هەیە چ لە ڕێگەی بەخشینی ژمارە بێت بە ئۆتۆمبیلەوە داهاتێکی زۆر باشی هەیە کاک بەختیار لە قسەکانی ئاماژی بەوەدا کە مەرج نییە ئەم هەموو داهاتە لە خزمەتی بواری هاتوچۆیە بەکاربێنرێت تێبینی تۆ چییە لەسەرەمە خۆی لە ڕاستیدا مەسەلەی بودجە و بەکارێنانی بودجە لە هەموو حکوومەتێکا لە هەر وڵاتێکە سیستەم و ڕێنمایی و ڕێسای تایبەتی خۆی هەیە بۆ نمونە دەشێت لە وڵاتە پێشکەوتۆکاندا شێوازی دانانی بودجە بۆ جێبەجێکردنی کەرتێکی وەکو هاتوچۆ بەشێکی لە حکوومەتی مرکزیەوە دێ بەشێکی لە ڕێگەی ئەو غەرامات و بڵێن ئارزانە و پارانەوە دێ کە با بڵێن لایەنە پەیوەندیدارەکان کۆی دەکەنەوە بۆیە دەشێت ئەو سیستەمەی ئێمە هەمان بێ وەکۆی کاک بەختیار هێمای بۆ کرد ئەو سیستەمەی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان سیستەمێکی عێراقی کۆنە ئەو سیستەمە ئەساسەن ئەوەیە هەموو میرانەیەک هەموو غەراماتێک هەموو پارەیەک
کە دەستگایەکی دیاریکراوی کە ئەمانە هەمووی کۆکرێتەوە بە پێی ڕێنمایی دیاریکراوە ئەچێتەوە ناو وەزارەتی دارایی و ئەو کاتە لە بودجەی ساڵانەدا بۆ هەردام و دەستگایەک پارەیەکی دیاریکراوی بۆ دانرێ اینجا دەشێ پرسیارەکە ئێمە لێرەدا بە شێوەیەکی تر دەری بڕین ئەویش ئەوەیە ئایا ئەو پارە زۆری کە هاتوچۆ پەیدای دەکاو دەچێتەوە ناو داهاتەکانی حکوومەتی هەرێمەوە ناکرێ ئاوردانەوەیەکی فراوانتری لێ بدرێتەوە بۆی ئەو پارەیە زیاتری بچێتەوە خزمەتی بواری هاتوچۆ چکە بوارەکە بوارێکی پڕە کاک بەختیار هێمای بۆ کۆمەڵی شت کردوایە بەڵام خۆشێ مەسەن هەندێک وردەکاریشی لەسەر بکەین مەسەن پرۆژەی هێماسازی شاری بڵین پارێزگای سلێمانی لە ئارادایە کاک بەختیار خۆی ماوەیە لەمە پێش لە بەرنامەی ئەم کاتت باشیشدا گفتوگۆی لەگە کاکۆسار کرد ئەو ژمارەیە یعنی ئەو ژمارەی هێمایی کە دانراوە بۆ پارێزگایەکی وەکو پارێزگای سلێمانی بەو پارەیە کە هاتوچۆ پەیدای دەکا بەو بودجەیە کە هەرێمی کوردستان هەیەی نەک لە ئاستی پێویستانەیە بەڵکو لە ئاستی ناوەڕاست بەرەو خوارایە لەبەرەوەی ئەساسەن تۆ بۆ ئەوەی بتوانانی سیستەمێکی هاتوچۆی تۆکمەی سەرکەوتوو بهێنیتە ئاراوە جگە لە بوونی هەلیکۆپتەر جگە لە بوونی کامێری کۆنتترۆلکردنی خێرایی ئەساسەن هێڵسازی و هێماسازی و لەگەڵ هوشیارکردنەوەی کارمەندانی هاتوچۆ لە ڕێگەی دەورات و کۆمەڵی لەو شتانەوە کە هەمووی پێویستی بە پارە هەیە اینجا بڵین دەوڵەمەندکردنی مەفارزەکانی هاتوچۆ بە ئامێری پێشکەوتوو بۆ نمونە مەسەرەن بە ئامێری کۆمپیوتەر ینی من لە بەریەوەی زەرامێک ئەگرم بزانم ئەو ئیجازەیەکی ساختەیە یا ساختە نییە هینێکی لێ بسەن و بڵێم بەیانی وەرە بۆ دایرەی مرور وەکو وڵاتە پێشکەوتەکان ها ژمارەکەی لێدەم لە کۆمپیوتەر لە ناو سیارەکەمە وەنێ و پارێکی دیاریکراایی بۆ سەرفکرێ ڕاستە خۆ دەموچاوی و هەویەکە یەتە بەردەستی پۆلیسی ئێشەگر لەو سەعاتەدا و مەسەلەکە جێبەجێکە لەبەرەوە من پێم وایە لە کوردستانە پێویست بەوە دەکا ئەولەویاتەکان پێداچوونەوەی بۆ بکرێ مەسەلەن کاتێک کە تۆ بودجە دادەنی لە کوردستانە بایەخێکی زۆر بە بیناسازیە درێ بایەخێکی زۆر بە کەرتی وەبەرهێنانە درێ بایەخێکی زۆر بە هەندێ بوار دەدرێ مەسەن ڕێگاکردنەوە و کۆمەڵی لەو شتانە بەڵام لە کاتێکا وەکو جەنابێوتی لە کوردستانە شتێکی پێی دەوتێ قەیرانی هاتوچۆ یعنی وشەی قەیران معنایەکی دیاریکراوە تۆ قەناعەتی تەواو تەیە کە ئەمە دوای باسی شەکەین کە چۆن قەیران هەیە کە من زانیم قەیران هەیە ئەبێ حکوومەت بێنێ ئاوڕێکی زیاتری لێ بداتەوە و بەوەشەوە نەوەستێ کە لە ناو خۆدا چەند شارەزا هەیە چەند ئیمکانیات هەیە بۆی گەشەی پێ بدەم بەڵکو پەنا ئەبم بە دەرەوە هەم کورد هەیە لە دەرەوە پێگەیشتووە و هەم خەڵکانی بیانی هەن کە یانێ خزمەتی ئەم وڵاتە بکەن بەبێ ئەوی پارەیەکی زۆر داوا بکەن و هەم دەوڵەمەنیشین خوانێخوایانی ئێمە لە کوردستانە بەشێکی لە عێراق و دەوڵەمەنین ئەتوانین پارەیەکی باش بخێنەگەر بۆ گەشە پێدانی ئەمە ئەو قەیرانە چارەسەرکردنی لە ئەولەویاتی حکوومەتدا بەداخەوە من ئەمە دەڵێم ئاوڕێکی جددی لێ نەدراوەتەوە اینجا ئایا هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە لە پلانی با بڵێنەوەی کە پێی دەوتێت کارنامەی حکوومەت کابینی شەشەم ئەولەویاتەکان دانراوە لەوانەیە ساڵی داهاتوو شتێکی تێدا هەبێ یاخود ئەولەویاتەکان جاری وایە ئاستەنگ بێتە بەردەمی وەکو پێویست جێبەجێ نەکرێ یاخود هەر هۆکارێکی تر بێ من پێم وایە قەیرانی هاتوچۆ لە ئاستێکدایە کە وەکو کوشندە یعنی وەکو مەترسیەکانی بۆ مرۆڤ بە پلەیەک دەیسە لە کوردستانە و ئەگەر بێت و حکوومەتێک یا سیاست مەدارێک مرۆڤ سێنتەری بیرکردنەوەی بێ بەختەوەری مرۆڤی کورد و داهاتووی ئەو مرۆڤە و سەلامەتی ئەو مرۆڤە لە ئەجندای پلەیەکی ئەو حکوومەتەیە یا ئەو سەرکردە سیاسیە بێ ئەبێ لە ئەولەویاتی دارایی و ئەولەویاتی ئیداری و سیاسیدا بایەخێکی جددیتری پێ بەڵێ دێنە سەر شتە زۆر تایبەترەکانیش بەڵام لە شتە گشتەکانەوە دەست پێ دەکەین کا گەردوون لە هەرێمی کوردستان گۆڕینی بەڕێوەبەر بووە بەخوویە کە ینی دوور نەڕۆین ڕەنگە مانگانە دووبارە بێتەوە لە پارێزگای سلێمانی چەند جارێک وەبزام جەنابیشت خۆ تێبینیت هەیە لەسەر ئەوە گۆڕینی بەڕێوەبەر دەبینین بەڕێوەبەر دەگۆڕێت واتەت بەڕێوەبەرێک دێت کۆمەڵێک یا ساوڕێسای تایبەت بەخۆی دادەنێت لە بەڕێوەبەرایەتێکی هاتوچۆ دوای ئەو کەسێکی تر دێت هەموو شتەکانی ئەو زەربی سفر دەکاتەوە سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە بەم شێوەیە هەم کێشە بۆ وڵاتیان دروست دەبێت و بە شێوەیەکی تایبەتی تریش کێشە بۆ کارمەندەکان دروست دەبێت کە نازانن لەگەڵ چەند جوار عەقڵە تەعامل بکەن لەگەڵ کەسێکە ڕادێن ئیشەکانیان جێبەجێ دەکەن پێکەوە دەگونجێن دەبینی دەیگۆڕن کەسێکی تر دێننەوە جێگای تەنانەت هەندێک جار ئەو کەسانە شارەزایەکی ئەو تۆیان لە بواری هاتوچۆشانە بەتاکی دوایە زۆر سپاسەوە ڕاستی خۆی ئەوەشێکێکە لە کێشە گەورەکانی ئەم قەیرانە هاتوچۆکە ئێستا هەیە با بڵێن گۆڕینی بەڕێوەبەر حسەبی معلوماتی خۆم لە 2000ەوە تا ئێستا وازام هەش بەڕێوەبەرمان گۆڕیوە
ئەم هەش بەڕێوبەرە دەردی جەنابێت ئاماژت پێ ینی هەرێکی بە مەزاجێک مجموعەیە شتەکات دوایەوەی تری تێشی هاتەوە چاچێکە چارەسەر چیە بۆ ئەم کێشەیە بۆ گۆڕینی ئەم بەڕێوبەرانە بەڕاستی بە بۆچوونی من ینی پێویستە بەڕێوبەرایەتی هاتوچۆ خۆی ئەنجومەنێکی هەبێ وەکو پەرلەمانێک لە کەسی شارەزار کەسی بەتوانە بەڕێوبەر دەورێکی تەنفیزی ببینێ ینی کاتێکە تۆ بۆ نمونە 25 کەسەکەی بە ئەنجومەنێک لە ناو خودی خۆی لەناو بەڕێبەرایەتی هاتوچۆیە هەبێت ئەمانە کەسی شارەزا و بەتوانە بن ساحەبی قەرار بن بۆ کێشەکان مامەڵە بکەن و چارەسەری کێشەکان بکەن بەڕێوبەری دەورێکی تەنفیزی ببینێ لە ڕووی ئەسکەریەکەیەوە با بڵین لە ڕووی تەطبیقکردنەوە ئەمە خۆی ئەگەر تێ چارەسەرێکی دروستی بۆ بکەی ئەمە چارەسەرەکەیەتی ینی تۆ ئەگەر بڵی فلان بەڕێوبەر باشە و فلان بەڕێوبەر خراپە ئەمیان ینی بەدڵنیایەوە بە هەیە کەسم ئیشە ئەم قەیرانە چارەسەر ناکرێت لەبەرچی لەبەرەوەی کە تۆ کاتێک کە یەک کەست بە بۆچوون و بە فکری یەک کەس دانیشتی ئەم کێشە گەورەیەت حل کرد لەو کاتەیە زۆر جیاوازی هێتۆ لەگەڵ ئەنجومەنێکە دەبێت 25 کەس بیری لێ بکاتەوە 25 کەس هەستی ئەم کێشانە حلکات ئەوسا بیاتە بەڕێوبەر تەنفیزیکە بەڵێ کەواتە تۆ پێ وایە ئەم مەسلەیە کاریگەری نەرێنی داناوە لەسەر کۆی سیستمی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا کە دواتر دەگۆزرێتەوە بۆ سەر شەقامەکان و بۆت ینی مامەڵەی هاوڵاتیان لەگەڵ مەسلەکاندا بە دڵنیاییەوە ینی ئەوە شتێکە کێشەیەکە بەڕاستی ئەوە ینی بەمە باسی شاری سلێمانیەکەن ینی هەمومان نەزانین پێویست ناکە ینی بە ڕاشکاری قسە بکەین بە سەراحەت دەزانین کە چەند بەڕێوەبەر گۆڕاوە لە سلێمانیا و ئەزانین چی ژەکرێت و چیش تێگەدرێتەوە کەواتەمە دەورێکی خراپی هەیە لەسەر جادەکان لەسەر شەقامەکان لەسەر بەڕێوەبردننی هەتا کارمەندەکانی هاتوچۆ خۆیان ینی بەنەڵتی ئیشەکەن لەگەڵ ئەم بەڕێوبەرە لەگەڵ بەڕێوبەرێکی تر بە شێوەیەکی تر ئیشەکەن ینی ئەمانە دەورێکی زۆر خراپی هەیە بەڵێ کاک بەختیار معاناتی ئێوە چیە لەگەڵ ئەم لایەنەدا کێشەی بۆ ئێوە دروست کردووە گۆڕینی بەڕێوەبەر گومانی تێدانە هەمیشە بەڕێوبەرەکان لوتکەی دەسەڵاتن لەو مؤسسەیەکی کاری تێەکەن کاتێکە بەڕێوبەرێکی شایستە و لەبار کە دەڵین شایستە و لەبار بۆ مانایی کە کەسێکی پرۆفشنال بێ بۆ مانایی کە کەسێک بتوانێت باڵانسەکان ڕابگرێ لە نێو خودی ئەو بەڕێوبەرایەتی ڕابگرێ کاتێک کە دەڵین مەبەستمان لەوەیە کە بەڕێوبەرێک بێ بە سەلیقە بێ بۆ کارەکان بەڕێوبەرێک بێت نەبێت مایی دروستکردنی گرژی لە خودی مؤسسەکەی کە خۆی کاری تێدەکات بێگومان ئەو کاتە دەبێتە مؤسسەیەکی نۆرمەڵ و کارەکان بە شوەیەکی باش دەڕوا هەڵبەتە سروشتی کاری هاتوچۆوایە ڕەنگە جیاوازیەکی بەرچاوی هەبێ لە نێو ئەو مؤسساتانەی ترکە لە نێو چوارچێوەی وەزارەتی ناوخۆ کار دەکەن ئێمە زیاتر کۆنتاکتمان هەیە لەگەڵ هاوڵاتی ڕەنگە مؤسساتی پۆلیسی تر هەبێت بە شێوەیەکی تر ڕەنگە لەگەڵ خەڵکی تاوانبار مامەڵە بکەن ئێمە لەگەڵ هاوڵاتی ئاسایی کار دەکەین بۆیە ڕەنگە وەک شوبهاندنێک بڵێم دەستگای هاتوچۆ لەسەر دوو پێڕادەوەستێ پێیەکی سەربازیە و پێەکەی تری لایانی مەدەنی و تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگای مەدەنی لەگەڵ دنیا و فەزای مەدەنی ئێمە لەگەڵ هاوڵاتی کار دەکەین لەگەڵ خەڵکانی تاوانبار و ڕەنگ تیرۆریست کار ناکەین بۆیە کاتێک کە بەڕێوبەرێک بەو شێوازە دەبێت تۆ حکمت لەسەر ئەو بەڕێوبەرە لە کۆتایی ساڵ لەسەر داتا و ئامارەکان بێ لە ڕێی داتا و ئامارەکان دەکرێت بڵین دەستگای هاتوچۆ ببورن دەستگای هاتوچۆ لەو ساڵەدا چ بەرهەمێکی هەبووە لە هەمووی گرنگتر دابەزاندنی ئاماری قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆیە کەواتە ئەو کارە بمانەوە نەمانەوەی دەبێت سەریح بین گۆڕانکاریەکان بەو شێوازە هەرچەندە گۆڕانکاری کارێکی نۆرمەڵە لە وەزیفەدا بەڵام بە مەزەندەیەکی معقول لە زەمنێکی معقولیشدا بۆیە کاتێکە بەڕێوبەرێک ئەسپی خۆی تاو دەدات لەو بوارەدا و کارەکان بە باشی کار دەکا بێگومان ڕنگدانەوەی دەبێت لەسەر مؤسسەی هاتوچۆکە مؤسسەیەکی باش و لەبار و لە ئاسی ڕزامەندبوونی خەڵکا کار دەکا و ڕەوشی هاتوچۆکەش ڕنگدانەوەیەکی بەرچاوی دەبێت کاتێک کە تۆ ڕێژەی مردنت کەم بوانێ کە کێشەکانی هاتوچۆت کەم بوانێ کە خودی مؤسسەی هاتوچۆ هیچ بارگرژێکی تیان نەبوو بێگومان ئەو کاتە کارەکان بە شێوەیەکی بەڵگەی سەرکەوتن دەبێت بێگومان بەڵگەی سەر بەڵێ کاکەڵکەوت جەنابتان پێتان وایە ئەو کەسەی دەکرێت بە بەڕێوەبەری هاتوچۆ جا لە هەر شارێکی کوردستاندا بێت خەڵکی ئەو شارە بێت و شارەزایی تەواوی لە ڕێگاوبان و شەقام و ناوچەکانی ئەو شارە هەبێت یاخود مەسەلەکە مەسەلەیەکی ئیداریە و هیچ ڕەبتی بەوە نییە کە کەسەکە خەڵکی هەمان شار بێت خۆی لە ڕاستیە بەشێکی زۆری ئەو بەرپرسانی کە لە سەرەتا لەوە دەست پێکەم و وەڵامی پرسیارەکەی جەنابێت دەدەم
کە لە پۆستەکان لابراون یا هێنراون ئەوەندەی گرێدراوی لایەنی حیزبایەتی و بیرکردنی حیزبایەتی بووە ئەوەندە گرێدراوی لایەنی پرۆفشنالیزم نەبووە واتە گۆڕانکاریەکان ئەگەر ئێمە ڕاشکاو بین ئەگەر لێمان قبول بکەن ئەو بەڕێوەبەرانی کە هێنراون و لابراون ینی بە توانج و گلەی و ڕخنەی ڕوخێنەری حسێب نەکەن بەشێکی زۆری ئەو گۆڕانکاریانە لە دوای سەردەمی کاک دیوا عومەرەوە کە ڕووی داوە با بڵێم بالئەخەز لە دوای سەردەمی کاک فەرەیدونەوە هەمووی لەژێ کاریگەری ململانی حزبیدا بووە ئەمەش قەیرانێکی ترە خۆی ئەمە بۆ خۆی ینی واتە دەزوەردانی حزب لە کاروباری حکوومەتایەتی بۆ خۆی گرفتێ بووە وای کردووە کەسێ هێنراوە بە بەڕێوەبەر دانراوە بەڵام جهەتێکی حزبی لێرە یا لەوێ لە چه ئاستێکی دیاریکراوێ من نامێت تەشخیصی بکەم کە بەدڵی نەبوو بێ یەکەم ئاستەنیان بۆ دروست کردووە فشاریان خستۆتە سەر و دام و دەستگایە اینجا فشاریان خستۆتە سەر سەرۆکی حکوومەت بۆی ئەو بەڕێوەبەرە لا ببرێ کاتی ئەم بەڕێوەبرە لابراوە یەکێکی تر هێنراوە اینجا لە ناو حکوومەتە با بڵین ململانێ لەگەڵ ئەم بەڕێوەبەرە کراوە و ئاستەنی بۆ دروست کراوە یعنی جاری وایە ململانەکە لەم تەرەفە بۆ جاری وایە لەو تەرەفەوە بە بڕوای من یەکێ لە ئیشکالێتە هەرە گەورەکان ئەگەر لەسەر تێبینەکەی جەنابیەوە دەست پێ بکەم ئەوەیە خۆی موەسسەی و لەگەڵ ئەو تێبینەی ئەخیر کە کاک بەختیار باسی کرد کە ئەڵێ هاتوچۆ لەسەر دوو قاچ ئەڕواتە ڕێوە ئاستێکی عسکەری و ئاستێکی مەدەنی لە وڵاتە پێشکەوتۆکانە مەسەلەی هاتوچۆ ئەساسەن بە پلەی یەکەم ئاستێکی مەدەنیە ینی ئاسە سەربازیەکە زاڵ نییە بەسەر ئیشکردنەکەیە لای ئێمە ئەوەندەی مەسلەکێتی شورتی مەسلەکێتی عسکەری زاڵە بەسەر لایەنە مەدەنیەکەیە وای کردو پەکی خستووە یعنی لە هەندێک بواردا بە بڕای من ئەو کەسەی کە ئەشێ بەڕێوەبەری هاتوچۆ بێ بۆ نمونە لە هەر شارێکا دابنی مەرج نییە ئەبێ لیوا بێ مەرج نییە ئەبێ عەمید بێ مەرج نییە پلەی عسکەری چەنە خۆیان کرد ملازمێکی خوارەوە دەبوو بەڵام گرنگ ئەوەیە لە بواری هاتوچۆدا پرۆفشنالی شارەزا بێ یعنی یەکەم لە بواری هاتوچۆ شارەزا بێ بۆ چونکە ئەو ئەبێتە سەرۆکی وەحدەیەک یەکەیەک کە ئەو یەکەیە پەیوەندی بە هاتوچۆوە هەیە ئەگەر بێت و ئەو کەسە شارەزا نەبێت لە بواری هاتوچۆ بە تاقی تەنیا لە بواری عسکەری یا لە بواری کاریژێڕیە شارەزا بێ ئەو کاتە قورسایی ئیشکردنی خۆی ئەخاتە سەر لایەنە عسکەری و کاریژێڕیەکە و لێرەدا ئەمە ئەبێتە هۆی فەرامۆشکردنی لایەنی هاتوچۆ کە کاریگەری لەسەر ژیانی هین دەبێ مەسەن بەڕێوەبەر هەبووە لە سلێمانی هاتووە مەسەلەن مەسلەکێتی ئیداری ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بردۆتە لوتکە و ناو ناهێنم لێرەدا مەسەن وای کردووە مامەڵەیەکی هاتوچۆ بۆ هاوڵاتیەک لە چەند دقەیە زیاتری پێ نەچێت لە هەر وحدەیەکە خۆی ڕۆتینات نەماوە ڕۆتینات نەماوە بەڵام لە هەمان ئەو سەردەمی ئەو برادەرەیە تەماشاکەی لەسەر شەقام ڕووداوەکان زۆر بووە مەسلەکێتی سەر هاتوچۆ گۆڕانی بەسەران نەهاتووە و لە بواری مۆڵەت پێدانیشدا خەلەل دروست بووە بۆیە من پێم وایە ئەو قسەی جەنابێت زۆر ڕاستە لە هینی بواری عسکەری شاوایە تێگەی ئەڵێ الفەسیلة بئامرها القطع بأمرها وەنیە ینی بەوەیە ینی ئامرەکەی و ئەمە کاریگەریەکی زۆر خراپی گەوری هەیە لە کوردستانە لەبەرەوە بێ ئێمە مؤسسە دروستکەین بەلامانەوە گرنگ نییە کێ بەڕێوەبەرە بەلامانەوە گرنگ نییە لە چ ئیتیجاهێکی سیاسیە بەلامانەوە گرنگ نییە خزمی فلان کەسی مەکتەبی سیاسی یا فلان کەسی مەسئول مەڵبەند یا ئەندام مەڵبەندە بەلامانەوە گرنگ بێ ئەم کەسە یەک لە ڕووی هاتوچۆ چەند پرۆفشناڵە ئەتوانێت تازەکاری بکە ئەتوانێت یاساکان گەشە پێ بدە ئەتوانێت بیپارێزێ ئەتوانێت سیستەمی ئیشکردنی ئەو بەڕێوەبەرایەتی لە ڕووی کارگەری گەشە پێ بدە ئەتوانێت تەبایی لە بینی کارمەندەکانە دروستکە ئەتوانێت ببێتە هۆکار بۆ گەشەکردنی کارمەندەکانی نەک کارمەندەکانی هەر لە ئاستی خۆیان نابن لە ڕێگەی کۆرسەوە بێ دەورەوە بێ ناردن بێ بۆ خارج بێ هێنانی مامۆستا بێ بۆ فێرکردنیان بێ شەڕ بکە بۆ بەرزکردنەوەی ئاستی مەعاشی کارمەندەکانی و ینی بەڕێوەبەرێ بێ هەمەلایەن بێ بەڵێ ئەو بەڕێوەبەرانە ئەگەر بێت و ئەمەیان تێدا نەبێ لایەنی مەسلێکی عسکەری زاڵ بێ بەسەریا ئەم کارەساتە دروست دەبێت کە لە شاری سلێمانیە مەرجنیە خەڵکی شارەکە بێت مەسەلەی ئەم مەسەلەی شارە ئەزانی وەکو چی هات زۆر جار باسی لێوە ئەمە لەوانەیە من بۆ خۆم خەڵکی سلێمانیم نەک سلێمان چیم من بۆ خۆم خەڵکی سلێمانیم لەبەرەوە کە چوومەتە ئەوروپا ئەوەندەی کوردستانیم بە فراوانەکەی ئا چوار پارچەکە بیرەکەمەوە ئەوەندە بیر لە شار ناکەمەوە بەڵام هەندێک جار لە نەتیجەی غوبنی شاری سلێمانی لە نەتیجەی ئەو زوڵمەی کە لێی کراوە لە هەندێک قۆناغدا بۆ بنیادنان و گەشە پێدان و مەسەلەن ئەو گەشە پێدانەی بۆ نمونە لە هەولێر هەبووە لە شاری سلێمانی نەبووە ڕەتفعلێکی دروست کردووە لە ناو خەڵکدا پێیان خۆشە یاوا تەسەور دەکەن کە ئەگەر بێت و بەڕێوەبەرێک
یا بەرپرسی یەکەم خەڵکی سلێمانی بێ باشتر ئەتوانێت خزمەتی ئەو بەڕێوەبەرایەتی شارەکە بکە ئەجینا لە ڕووی مەبدەئیەوە هەر کەسێ پرۆفشنال بێ با خەڵکی دهۆک ببێت ئێرە ئەوەی ئێرە بچێت لە دهۆک ئیش بێتە ڕێومەوە میشەکەیەتی بەڵێ کا کاروان دێمە لای جەنابەت پێم خۆشە بزانم گۆڕینی بەڕێوەبەری هاتو چۆ لە شاری سلێمانی بە تایبەتی هیچ کێشەیەکی بۆ ئێوە دروست کردووە بەڵام دوای ئەم ناوبڕە وەڵامەکە لێ وەردەگرم ناوبڕێک و بەردەوام دەبین لەگەڵتان